مامۆستا بەکر ڕەشید یەکێک لە هونەرمەندە جوانەکانی کوردستانە کە ئێستا بە گۆچانێک و بە پرچێکی سپیۆ دەیبینی. کۆتایی ساڵی 2022 لە سینەمای تووشی حەدەسی جەڵدەم و جەڵدەی مێشک بەهۆی کە توانم عیلاج بکەم و تەمارین بکەم ئێستا لە چاو جاران باشترم. سڵاو لێبێ مامۆستا بەخێر بێیتەوە بۆ کوردستان. عەزیزی سڵاو و ڕێزمێ بۆ ئێوە، ئێوەش بەخێر بن بۆ چاخانەی شار. زۆر سپاس بۆ تۆ مامۆستا. من ئەمەم بینی بێتاقەت بووم پێی. بۆچی مامۆستا بەکر ڕەشید ئەمەی پێیە؟ مرۆڤ هەر کەیەتە دنیاوە بۆیەتە دنیاوە کە کۆمەڵی ئەحداس و کۆمەڵی ڕوودا خۆی چاوەڕێی ناکە هێتە بەردەمی و میژێکی قندوانەیە و مرۆڤ حتمما ئینسان بەرەو شوستیەکێ بەرەو نەخۆشیەکێ بەرەو کۆمەڵە چێژەکێ وایە بەرەو تەمەنی ژەڕوا لە بەرەو زۆر چارە ئەم گۆچانە ئەبێ بە هاوڕێت و تەمەنی لەگەڵا تاوە. باست کرد کە تەندروستیت باش نییە و دوو جار جەڵدە لێ یاوی. کەی ئەمەت بەسەر هات و ئێستا تەندروستی چۆن؟ وەڵام من لە کۆتایی ساڵی 2022 لە سینەمای تووشی حەدەسی جەڵدەم و جەڵدەی مێشک ئیتر ئەوە بوو کەوتمە خەستەخانە بۆ ماوەی چەند ڕۆژێک لە ئەنوشێخە مامەوە دوایی گەڕامەوە بۆ ئەڵمانیا بۆ عیلاج و لەوێش جارێکی کە هەر لە خەسانەکە لە کاتی عیلاجە تووشی جەڵدە بوومەوە ئیتر ئەبوو لای لە جەستەم ئیشی ناکە چکە جەڵدەی دەماغ تەئسیر دەکاتە سەر لەش لایەکی ڕاست چەپم ببوورە دەست و قاچم لە کار کەوت بەڵام بەهۆی کە توانم عیلاج بکەم و تەمارین بکەم ئێستا لە چاو جاران باشترم وا بۆیە هەرگەڕامەوە بۆ کوردستان. و بەخێر بیتەوە و چاومان ڕوون با بینینی ئەم هونەرمەندە جوانەی شار. لە کاتێککە پرسیاری تۆم کرد وتیان ژمارەکەی مالانیە بەڵام بڕۆ چایخانەی شەعب ئەیبینی. چ یادەوەریەکت لەگەڵ ئەم چایخانەیە هەیە و بە بەردەوامی لێرە یادانی؟ ئێمە مێژوێژی درێژە ئەم شارە ئەم چاخانە جوانەی هەیە و ئەم چاخانەیە مڵکی هەمومانە بە تایبەتی هونەرمەندان و ڕۆشنبیران ئێمە هەر لە زەمەنی کۆنەوە لە ساڵانی هەفتاکانەوە کاری ئەدەبی و کۆڕ و سیمینار و یەکبینینمە هەر لەم چاخانەیە بوو یانی لێرەوە توانین وەنەردەنگی خۆمان و کوبوونەوەی خۆمان و هونەری خۆمان بینا بکەین و بتوانین پێشکەش بە خەڵکی بکەین بۆ نمونە لەو کەسە گەورانە شەرکۆ بێکەس ڕەوەزگەرگێر کۆمەڵی هونەرمەندی زۆر گەورە هەمومان لێرەوە توانینمانە ڕێچکەی ئەدەبی و هونەری و تێکەڵون بە میلەت بتوانین لەم چاخانەیە بۆ کاتی حەوانەوە و قسەکردن و تا ئێستاش کە 2025 ئێمە بەردەوامین ئەنی ئەمە ماڵی دووهەممانە ئێرە شوێنی کۆڕ و کۆبوون و بینینی هاوڕێیان و خۆشەویستانی. بزانم مامۆستا توانێ هەڵبژاردنێ بکا لە نێوان درامای ژاڵە و گەردەلوولە؟ هەر دراما زەمەنێکی خۆی هەیە و هەر دراما فکرە و بیرۆکەیەکی تایبەتی هەیە بە تایبەتی ژاڵەژە کە لەو درامانەی کە توانی لە سەردەمی بەعستا کاریشی هونەری و ئەدەبی و شۆڕژێرانە تەقدیمکە و جێگەی خۆی بکاتەوە ئێستاش لە ڕۆحی میلەتە ئەژی. پاش ئەوەش 2025 گەردەلوولمان کرد کە ئەوش کارێک بوو جێی خۆی گوتوتەوە ناو خەڵکان ماوەتەوە و ئەو کارەش گرنگ ئەوەیە ئێمە توانیمانە ئەو شتانی کە هەیە لەم سەردەماوە ڕووی داوە بیکەینەوە بە کارێکی جوان و پێشکەش بە خەڵکی. باش ئەگەر بێت و ئێستا بەشێکی دیکەی گەردەلوول هەبێ ئامادەی ڕۆڵ ئەگەر گەردەلوول دەست پێ بکات بۆ ناچکە گەردەلوول تازە بۆ بە مڵکی ئێوە مێژوێکی جوانیشمانە حتمما ئەگەر جێگە و پێگەی من هەبێت لەلایەن نووسەر و دەرهێنەرەوە حتمما ئەگەر توانم تەندروستیم باش بێگومان لەبەروی من ئەتوانم بە ڕۆڵێکەوە دەور ببینم خۆشی جوان تیش دەکەین.
لە ئێستاە بەتەمای هیچ کارێکی هوەرینی هیچ ڕێکەوتنێکت نییە هیچ پێشنیارێکت بۆ کراوە زانیت چی عزیزیکم ئەم زەمانە زەمانێکی زۆر قورسە ئێستا بەعام کاری هوەری و ئەدەبی هەمووی وەستاوە و ژیانی مادی و معنەوی هەموو هونەرمەندانیش وەستاوە یعنی زەمانەکە بەدەست تۆ نییە یعنی هیچ شتێکی نییە لە قودراژینە چی حەز ناکات لە کاری هوەری و ئەدەبی بەردەوام بێت من خۆم کاری تایبەتی خۆشم هەیە بەڵام دەستگاکان میدیاکان ئێستا هاوکار نین لە ڕووی تەخمینکردنی کارەکان و هاوکاریکردن لەگەڵ هونەرمەندەکان بۆی کاری نوێتریش تەقدیم بکەین چونکە هونەر ناوەستێ چۆن ژیان بەردەوامە بەبێ هونەری ژیان ناکات. دوو پرسیاری تایبەتەکەم یەکەمیان ئەوەیە کە ئەمێ بزانم بەکر ڕەشید لە چ شتێکی ژیانی خۆی پەشیمانە؟ من قەناعەتم مۆزوعی پەشیمانی نییە چکە مرۆڤ تا ئەو کاتی دەمرێت خەون و حەزەکانی بەردەوامە دوای ئەو کارانەی کە ئێمەش کردومانە کارێکی جوانن لەبەرەوە لە هیچ شتێ پەشیمان نیم و هەوڵی ژێم شتی جوانتر بکەم و هەڵێم پەشیمانیش دەم. پرسیارەکەی تریش ئەوەیە وەسێتی تۆ چییە بۆ دوای خۆی؟ ئایا من خۆم وەسێت نامەم تەقدیم کردووە باسی وەسێتە بۆ بکەم بڕوا بکە هونەرمەندی کورد هیچ چێشی نییە تا وەسێتی بۆ بکە گرنگ ئەوێ بە نەمری بوو وەسێت یعنی نەس خاوەنی هیچ شتێ نین خاوەنی هونەر و ئەدەب و ئەخلاق و نیشتمان پەروەردی چی شکەمانی ئەوەی هەمان ئامانەی کوردستان خۆشتر بێ و ژیانی ئێوە جوانتر بێ هیچ شکەمانە لەبەر هیچ وەسێتی چکەم نییە. عزیزی منی بۆ ئەو کاتەشی کە بە ئێمەت بەخشی ئێمە خۆشحاڵین کە ئەم هونەرمەندە جوانە جارێکی دیکە لە شاری سلێمانیا بینی. ئینشەڵا منیش خۆشحاڵم میوادارم سەرکەوتوم ڕێزی تایبەتیتانە. بۆ ئێوەش بینەرانی کۆباس کە تاکو ئێستا لەگەڵ ئێمەیەمانەوە بە هیوای تەندروستیکی باش بۆ هونەرمەندی زۆر ئازیز مامۆستا بەکر ڕەشید و بە هیوای گرنگیدانی زیاتر با هونەرمەندان.